ڕۆژانە نزیکەی 2200 تەن سەوزە و میوەی ناوخۆیی سنووری سلێمانی ڕەوانەی ناوچەکانی خواروی عێراق دەکرێت، بەڵام تەنیا بەشێکی کەم لەو بەرهەمە لە سارخانەکاندا هەڵدەگیرێت بۆ وەرزەکانی دیکە. ئەمەش لە کاتێکدایە کە بەرهەمی ناوخۆیی خاوەنی کوالیتی و تامی باشترە. گرفتی سەرەکیش نەبوونی سارخانەی حکومی و بەرزی تێچووی سارخانە تایبەتەکانە، ئەوەش نیگەرانی کاسبکاران و جوتیارانی لێکەوتۆتەوە. بەڕاد ئێستش ئەمانی کە خاوەن بەڕادەکانن بەشێکی کەمیان ئەوەی کە میوەی هەیە بە موقت بۆ نمونە مانگەگەیت یەکێ بەڕاد دەگرێتەوە بە کتێ لە خاوەن بەڕادەکان. ئەگەر بێگومانی حکومی بێ ئەمە ناحکومیە، ئەگەر حکومی بێ بێگومان کابراچی حکومیەکەگرێ هەرزانترەکەوێت لەسەری. بەڵام ئێستا ئەمانی کە یەنەوە بکرێ هەم خۆشیان کۆمپرێسەر و بەڕادەکانیان ئەگەری عاتڵاتی هەیە لەبەرەوە ئەگەر عاتڵێکی بێ حسابی ئەوەکە پارێکی زیاتر داوا بکاری و هەروەها نرخێکی کارەباکەش زۆر بەرزە لەلایەنێکی ترەوە، هەروەها ئەمەش نرخێکی زیاتری خاتە سەر زۆربەی بەڕادەکان لە $1000 بەرەو سەرەوەن بە پێی مەتریشە زیاتر. میوەی ناوخۆ زیاتر غەز نەکرێت و خۆشمانزانی میوەی ناوخۆ مەصرفی شوێنیە هەرزانترە، جارێک تریش هەرزانتر ئەفرۆشێتەوە لە بازاڕە سوودی بۆ هەموو هاوڵاتیانە. بەهۆی بەرزی تێچووی کارەبا و نەبوونی سارخانەی گونجاو لە هەرێم، زۆرێک لە جوتیاران ناچارن بەرهەمەکانیان ببەن بۆ سارخانەکانی مووسڵ و کەرکووک، چونکە نرخی کارەبا لەوێ کەمترە، سەرڕای تێچووی زیاتری گواستنەوە. ئەم بژاردەیە بۆ جوتیاران باشترە. بەپێی زانیاریەکان تا ئێستا زیاتر لە 10,000 تۆن پەتاتەی ناوخۆیی براوەتە سارخانەکانی مووسڵ و کەرکووک. ئەوە شتیانێکی گەورە بە بازاڕی ناوخۆیی دەگەێنێت، چونکە لە وەرزەکانی دیکە سەوزە و میوەی هاوردە بە نرخی گرانتر و کوالیتی نزمتر دەخرێتە بازاڕەوە. بەڕاستی لەم چەند ساڵیدا ڕابردووە زۆر پەڕا دروست کراوەوە. ئێمە لە عەلوەکە زۆربەی دوکانەکانی شەمانە بە زۆر بەداخەوە ئێمە کارەباکەمان ئەوەنە گرانەوە لەم پرۆژێ ڕووناچیەوە دیاراڵەن نرخەکەی هەم گرانتریشە بێ لەوە چ هەر بۆمان نەتوانین نیشکەین. زۆربەی ئێمە ئێسەوەی کە مەخازنی سارکەرویان دروست کردووە چوونەتە مووسڵ و کەرکووک لێ لەبەرەوەی کە کاری کارەباکە هەرزانترە. ئەمە زەرەری لە هەم لە هەلی کارەیە هەم لە ئەو بەرهەمانەمانە کە ناتوانین لێرە غەزنیکەین. ئەگەر بەو شێوازە بێ وەکو باسمان کرد ئەمە پشتگیریە بۆ بەرهەمی خۆماڵی. داوا لە حکومەت و وەزارەتی کشتوکاڵ دەکرێت کە بە خەمی جوتیارانەوە بن و هاوکاریان بن بۆ کەمکردنەوەی تێچووی کارەبا و دابینکردنی سارخانەی حکومی. ئەماش بە گرنگ دەزانن بۆ پێشخستنی بەرهەمی ناوخۆیی و دابینکردنی سەوزە و میوەی ناوخۆیی بە درێژایی ساڵ بە نرخێکی گونجاو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.